بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنامەی دیداری تایبەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین ئەمڕۆ قسە لەسەر باس و بابەتێکی گرنگ بکەین کە ڕووداوێکی گرنگە لە مێژووی ئیسلامدا، ئەویش بریتیە لە هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە. ئەم مێژووە لە ناو ژیان و ژیاری ئیسلامیدا کاریگەریەکی گەورەی هەیە و ڕووداوێکی گەورەیە کە لە نێو ژیانی بڕواداراندا ڕوویداوەوە دەرهاویشتەکانی تاوەکو ئەم لەحزەیەش بەردەوامەوە کاریگەریە شارستانی و مێژووی و ڕەوشتی و ئەخلاقیەکانی ڕنگدانەوەیان هەیە. ئێمە هەوڵ دەدەین ئەمڕۆ لە بەشی سێمی ئەم بەرنامەیەماندا قسە لەسەر هیجرەتی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی فکری و شارستانیەوە، هەروەها کاریگەری ڕەوشت و ڕەفتاری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوو کۆمەڵگەی جیاوازە کە بریتی بوون لە کۆمەڵگەی مەکە و مەدینە. هەوڵ دەدەین ئەمانە تاوتێ بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر حسێن محەممەد ساڵح، دکتۆر زریان حاجی، دکتۆر یاسین حەسەن. ئەم بەڕێزانە هەریەکە و پسپۆڕیان لە بوارێکی بابەتی مێژووی و شارستانی و بابەتی شریعەتدا هەیە و شارەزای بواری ژیانی پێغەمبەرن صلی الله عليه وسلم. بە خێراتتان دەکەم بۆ ئەم بەرنامەیە بە ئومێدیەوە بتوانین ئەمڕۆ گفتوگۆیەکی باش و بابەتی و زانستی بکەین لەسەر بیرەوەری هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە. دکتۆر حسین، لە ڕووی مێژوویەوە یا بڵێن لە ڕووی هەلومەرجی ڕوودانی ڕووداوەکانەوە لە شاری مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا کۆمەڵی ڕوودا و ڕووداوێکێک لەوانە هیجرەت بوو. بۆچی مەکەی بەجێهێشت و ڕووی لە مەدینە کرد؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سەرەتا دەستخۆشی و ڕێز و سپاسم بۆ کەناڵی پەیام بۆ بەڕێزیشت کە لەسەر ئەم بابەتە گرنگانەی هەڵەبژێرن قسەی لەسەرەکە. بابەتی هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەکە و بۆ مەدینە ڕووداوێکی مێژووی نەبوو بەس، یعنی تەنها بڵێ ڕووداوێکی مێژووی بوو لە فلان ڕۆژە ڕۆیە. طبعاً هیجرەت لە کۆتاییەکانی مانگی سەفەرە، وەکو باسەکرێت لە 28 مانگی سەفەر لە شەوە سەفەریانکە 27 لەسەر 28 مانگی سەفەر هیجرەت دەست لە مەکە دەرچوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و لەگەڵ ئەبوبەکر بەرەو شاری یەثریب، ئەو کاتە ناوی یەثریب بوو، ڕۆیشتن و لە 12ی ڕەبیع الئەوەلا گەیشتنە ئەوێ. تەنها مجەڕەدی ئەم ڕووداوە نییە شار بەجێ بێڵێتوانم، بەڵکو هیجرەت ڕووداوێکی خواویستی پلان بۆ داڕژراو بووە. هەر لە سەرەتاوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بۆ یەکەم جار لە غاری حیرا ئەشکەوتی حیرا جوبرەئیلی بینی و ها بۆ لای و پێی فەرمووی ئیقرا، وتی من خوێندەوار نیم و ڕووداوەکەی هەموو کەسەی زانێ. دوایی کە لەگەڵ دایکە خەدیجە ڕزای خوای لێبێ چوون بۆ لای وەرەقەی کوڕی نەوفەل، وەرەقەی کوڕی نەوفەل پێی وت تۆ لە وڵاتی خۆتا دەرەکەیت، تۆ دوژمنایەتی ئەکریت، تۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەعەجوبی لەم قسەیە کرد و فەرمووی ئایا ئەوان من دەرەکەن، ئەوە مخریجیەهم، ئەوان من دەرەکەن؟ فەرمووی بەڵێ. پێش تۆش هەر پێغەمبەرێک کە هاتبێت و ئەوەی کە بۆ تۆ هاتووە بۆ ئەو هاتبێت لەلایەن قەومەکەیەوە دژمنایەتی کراوە دەرکراوە. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەو کاتەوە ئەیزانی کەوا مادام بۆ بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەلایەنی قەومەکەیەوە دژمنایەتی ئەکرێت و دەرەکرێت. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوای ئاشکراکردنی داعوە بانگەوازەکەی دوای 3 ساڵ لە نهێنی و کە داعوە بانگەوازی ئاشکرا کرد، کۆمەڵێک ینی ڕەتکاردانەوە و بەرپەرچدانەوەی زۆر خراپ لەلایەنی قوڕەیشەوە بەرامبەر بە پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام و هەروەها بەرامبەر بە ئەو کەسانیشی کەوا ئیمانیان بە پێغەمبەر هێنابوو عەلەیهی سەڵات وسەلام ڕوویە. بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە بەردەوام لە بیرکردنەوە و پلانە بوو بۆ ئەوەی کەوا شوێنێکی گونجاو بدۆزێتەوانێ بۆ ئەوەی شوێن کەوتەکانی بۆ بنێرێ. ئەوە تا هیجرەتی بۆ حەبەشە 2 جار کۆچکردن بۆ حەبەشە لەلایەنی هاوڵانی ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێگەیان پێات و ئەڵێ بڕۆن بۆ حەبەشە، لەوێ چونکە مەلیکێکی تایە و خەڵک لە سایە زوڵمی لێ ناکرێت. خۆی ئەچێ بۆ تائیف و کە تائیف لەوێ خەڵک بەرپەرچیاتەوانێ و ئەگەڕێتەوە بۆ شاری مەکە. پاشان مەسئلەی هیجرەت دەست پێ کات بۆ شاری مەدینە. ئەویش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە لە خەوا پیشانی یا شوێنی هیجرەتەکەی کەوا کوێ بۆیە سەرەتا وتمان پلانێکی خواویستی نەخشە بۆ داڕژراو بوو
لە کات و شوێنێک و لە کاتێکی گونجاو بۆ شوێنێکی گونجاو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیزنی هەواڵانی بە طەبعاً ئەمەش بە پلان و پێش ئەوەی کەوا هیجرەت دەست پێ بکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ساڵی 11 کۆچیە لە ساڵی 11 پێغەمبەرایەتیە لە عەقەبە 6 کەسی لە قەبیلەی خەزرەج بینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چونکە ئەو ئەگەڕا بەسەر ئەو لە کاتەکانی حەجە ئەگەڕا بەسەر تیرە و هۆزەکان و بەسەر وەفدەکانە خۆی پێناساندن جەماعەتێکی لە خەڵکی خەزرەج بینی 6 کەس بوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خۆی پێناساندن و باسی خۆیانی بۆ کردن ئەوان وتیان ئەمە ئەو پێغەمبەرەیە کە جوولەکەکان لە شاری یەثریبە باسی یەکەن و ئەڵێن پێغەمبەری ئاخر زەمان نزیکە و کاتی هاتووە و لە ئێمە شوێنێکەوین و ئێوە پێ لە ناو بین با ئێمە لە پێشە ئێمە ئیمانی پێبێنین لەگەڵ یا قسەیان کرد پێیان بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وتیان ئێمە لەگەڵ قەومەکانی تری خۆمانە بەبەسیان کە ئەوس بوو ئێمە شەڕ و دوژمنایەتیمان هەیە لەگەڵا بەشکن بە بۆنەی تۆوە ئاشتی و تەبایی و برایەتی لە نێوانمانە دروست بێت و ئەو شەڕ و کوشتارە لە بینمانە نەمێنێ ئیمانە بە پێغەمبەرێ ناگەڕانەوە ئەمە ساڵی 11 کۆچیە لە ساڵی 12 کۆچیە کە هاتنە 12 پێغەمبەرایەتی کە گەڕانەوە جاریکە ئەم جارە 12 کەس بوون پێغەمبەر 5 هەر جەماعەتی شەشەکە بوو حوتی کەشیان لەگەڵا بوو لێرە بەیعەتیان بە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام لەسەر شێوازی لە کتێبەکانی مێژووە هەیە پێڵێن شێوازی بەیعەت و پەیماننامەی ژنان چونکە باسی جەنگ و جیهادی تیانە بەڵێ بەیعەت النیسا بۆ ساڵی ئایندە کە ساڵی 13 پێغەمبەرایەتی ئەکات 72 کەس هاتن لەگەڵ دوو ئافرەتەکە نووسێبێ کچی کەعب و ئەسمائی کچی عەمر بەیعەتیان بە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام کە پارێزگاری لە پێغەمبەر و لە شوێنکەوتەکانی بکەن هەر وەکو چۆن پارێزگاری لە ماڵ و ناموسیانەکەن لە شاری مەدینە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیزنیان بە هاوڵەکانی کە کۆچکەن بۆ مەدینە خۆشی لەگەڵ ئەبوو بەکرا ڕەزای خوای لێبێ کۆچیان کرد بە پلان کۆچیان کرد نەخشیان بۆدا پلانەکە لەوانەیە بەشێک لە پلانەکان لە لایەنی شارستانیەکە باسەکەین بەڵام ئەوەی بەڕێزت باسی کەواتە جگە لەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا کە فەرمانێکی خوایی بوو لە سەرەتاوە هەر ئەیزانی وەکو وەرەقەی کوڕی نەوفل پێڕاگەیاندووە کە نامێنێ لە ناو کۆمەڵگای قوڕەیش یا بڵێن مەککە بەڵام ئەوەی کە بەڕێزت باسیەکەی لە بەیعەی عەقەبەی یەکەمیشا هەبوو و دوایی لە دووەمیشا زیاتر بوو کەواتە پێداویستێکی تری کۆمەڵگای مەدینە پێویستی بە کەسێکی مصلیح یا بڵێن ئەگەر دەربڕینەکە تەواو بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وحی بواتەوە بەڵام وەکو کەسێکی ڕیفۆرم خوازیش بۆ کۆمەڵگەی مەدینە و ناکۆچی هەبوو لە نێوان ئەوس و خەزرەج و جوولەکەکانیش کە لە ناو مەدینە بوو کەواتە پێداویستی مەدینەش ئەمەش بۆ خۆی بابەتێکی گرنگی مێژووی بووە هیجرەتکردنەکە بێگومان مامۆستا بەڕێز پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەمەن لە هیجرەتەکەی کە زۆرێک لە کتێبەکانی مێژوو کتێبەکانی سیرە باسەکەی ئەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ شوێنێک ئەگەڕا کە ئەمان بێت بۆ خۆی و بۆ شوێنکەوتەکانی ئەمە یەکێکە لە هۆکارەکان یەکێکە لە هۆکارەکان ئەمە یەکێکە لە هۆکار ئینا تەنها بۆ ئەوەی ئەگە شوێنێکی ئەمیم دۆزێتەوە حەبەشەی دۆزی بۆ پێشتر خۆشی ئەڕۆیشت و لە حەبەشە و زۆر ئەمان بوون تایە ئەمە یەکێکە لە هۆکارەکان چونکە هۆکاری ڕەیسی هۆکاری سەرەکی لە هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە پێ فەرمووە وما ئەرسەلناکە إلا رەحمەتەن للعالەمین وما ئەرسەلناکە إلا کافەتەن للناس بەشیرە وەنەذیرە ئەزانێ پێغەمبەری هەموو عالەمە پێغەمبەری یەک بوقعە نییە یەک شوێنی تایبەتی نییە دکتۆر زریان هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەوە بۆ مەدینە بێگومان لە ناو کاتێک ئەچتە ناو توراسی ئیسلامیە ژیار و شارستانێتی ئیسلامی یەکێک لە ڕووداوە گەورەکانە چکا کۆمەڵە گۆڕانکاری و ڕووداوی بە دوای خۆشداهێنا ئەچێتە مەدینە و دەوڵەت دروستەکە و دوادر جەنگ و جیهاد و فتوحات و دوای ئەوەش کە خۆشی وەفاتەکە لە دوای خۆی کارەکانی تەواوکرێ بە تایبەتی فتوحات بۆ دەرەوەی نیوە دوورگەی عەرەبی لە ناو شارستانیەدا دوو ڕەهەندی گرنگە ڕەهەندێکی مادی هەیە و معنەوی هەیە ئەم ڕووداوە گرنگە مێژوویە لەکوێی شارستانیەتی با بڵێن مرۆڤایەتی و دواتر شارستانیەتی ئیسلامیدایە بسم الله الرحمن الرحیم
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله ومن والاه. دەستان خۆش بێتەوە بۆم بەرنامەیەکی گرنگە بۆچی چکە گرنگێک تایشی مسلمان کاتێک کە مسلمانە و ئیمانی بەم دینە هەیە و بزانێت کە مێژووی خۆی چییە و بزانێت مێژووی شارستانی چیە و بزانێت یەکێ لە هۆکارە یاخود لە ڕووداوە هەرە گرنگەکان لە مێژووی ئیسلامیدا کە ڕوویداوە وەرچەرخانێکی گەورەیە بۆیکەوە ئەم دینە سەرانسەر وەرچەرخانی تیاکراوە چیە و لەکوێوە هاتووە ڕەهەندەکانی چییە. تاوان ئێمە بە پێی بۆچوونی خۆمان وەکو پسپۆڕی خۆشمانە بواری شارستانیەدا لە ڕاستیە من چەند دیوێکی ئەبینم کە ڕەنگە تایبەتمەند بێ و چەند دیوێکی تا ڕادێ لە شوێنی کەش باسمان کردی بێ دیوێکی نوێ بێ لەم کۆچەیە کە کراوە لە سەردەمی کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە و هەم دێک ڕەهەندی شارستانیانەی زۆر دوور و زۆر گرنگی تێدا بێت. پێش هەموو شتێک ئێمە بۆچی کۆچەکە کرا، یعنی بۆچی کۆچ لەو کاتەیە کرا و پێشتر چی بووە و بۆچی بیزات بۆ مەدینە کراوە و بۆچی ناویشی نراوە مەدینە. ئەمە لێرە پرسیارێکی گرنگە، یعنی ئێمە زۆر جار ڕەنگە خەڵکی ئێمە پرسیاری بڵێ یعنی خەڵکی ئێمە ڕەنگە پرسیاری ئەومان نەکردێ ئەی خۆ باشە مەدینە پێشتر ناوی هەبوو ئەی ناوی یەثریب بوو، بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی گۆڕی بە مەدینە، بۆ بیزات مەدینە، یعنی بۆچی شار بێگومان لە ڕاندەکانی تیۆری هەموو گەورە بیریارانی بواری فەلسەفەی شارستانیەتدا کە بناغەی دروستبوونی شارستانیەتە، واتە شار بناغەیە بۆ دروستبوونی هەموو شارستانیەتێک. تەنانەت ئەگەر سێری ئینگلیزەکان کرد ناوێ ناوە سیڤیلایزیشن کە ڕەگی وشەکە لە سیتیەوە هاتووە، سێری عەرەبەکەی الحەضارە ئیبن خەلدون و لیسان العەرەبی ئیبن مەنظور ئەڵێن الحەضارة هي إقامة في الحضر، واتە نیشتە جێبوون لە شوێنێکی ئاوەدانیە و ئەسڵی وشەکەش لەکوێوە هاتووە لە مەدینەوە هاتووە، چکە بەشێک لە زمانی عەرەبی بەشێک لە شارستانی پێوترە مەدینە و لە زمانی فارسیە تەمەدونە، لە زمانی کوردیە شارستانیە کە لە شارەوە هاتووە، کەواتە پێشتریش لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ملاحەزە بکەین لە یۆنانیەکانە کە ما بینین دەوڵەتە شارمان هەبووە، واتە شارێک بۆتە دەوڵەتێک. بۆیە لە مستەلاحی قورئانیشە حتا کاتێکە ئێمە سەیرەکەین سێ شتی بۆ جیا کردووی نەتەوانێ، مەدینەی جا کردوتەوانێ، قوڕای جا کردو، ناحی جا کردوتەوانێ، کە شار مەدینە گەورەترە و تایبەتمەندی خۆی هەیە. هەتا کاتێک ئەگەر بێت توێ مەدراسەیەکی قورئانی بکەین سێرەکەی ئەم سێ مستەلاحە بە وردیە بینین لە قورئاندا، کاتێک کە مەدینە کە گەورەترە و مانایەکی فراوانتری هەیە و خەڵکێکی جیاوازی تایە و بۆچوونی جیاوازی تایە و بنەمای دروستبوونی شارستانیەتە جیاوازە لە ناحیە و جیاوازە لە قەڕیە کە لە قورئاندا هاتووە. طبعاً شار یاخود مەدینە کە ئێمە باسەکەین حتا لە مەفهومە قورئانیەکەشی شوێنێکە کە بۆچوونی جیاوازی تایە، کە پیشەی جیاوازی تایە، کە خەڵک و نەتەوەی جیاوازی تایە، کە ئاینی جیاوازی تایە، کە ڕنگدانەوەی فکری و بۆچوونی جیاوازی تایە. ئەمە چیەکە ئەبێتە بناغەی دروستبوونی شارستانی فکرەکەی بۆ خۆی بە شارستانی لەوێ دەسی پێکردەوە. بۆچیە لە خودی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بۆچی؟ چونکە کاتێک کە کۆچ ئەکا لە مەککەوە بۆ یەثریب ناوەکە گۆڕە بە مەدینە، یعنی بۆچی ناوێنێ مەدینە خۆ ناوی هەبوو، تایفیش ناوی هەبوو بۆ نەیگۆڕی، مەسەلەن شارێکی کەش ناوی هەبوو، بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم بیست دەمان ناوەکەی گۆڕێ؟ چونکە ئەوێ بناغەیەکی شارستانیانەدا بنێ لەو شارەدا و شاریش لە شۆ دەست پێکا لە مەدینەوە. بۆیە یەکەم زاراوە لە مێژووی مرۆڤاتی بە ڕەئی من کە داڕێژرابێ و تایبەتمەندی خۆی بە دوایە هاتبێ ئەمەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ناوی شارەکەی کرد بە مەدینە. کەواتە هەردوو بوعدەکەی شارستانە کە لایەنی مادی و معنەویە، لایەنە معنەوی لایەنی بیر و باوەڕ و ڕۆحیەکەی، لایەنە مادیەکەشی بەجێهێشتنی جوگرافیا و دروستکردنی دام و دەستگا و دامەزراوە لە مەدینە. ئەمە بۆ خۆی لە ناو شارستانیە، ئەمە ناو شارستانێت هەیە. خاڵێکی تریش ئەگەر بێت توێمە سەیری لایەنی کۆچی پێغەمبەر کەن صلی الله علیه و سلم، یعنی لە مەککە لە ناو مەدینە سەیرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستور دەرەکا. یەک کاتێک ئەچێتە ناو مەدینە یەکەم خاڵی دەوڵەتداری دەرەکا کە دەستکردنی دەستورێکە، یعنی لە حاموڕابیەوە بگرە هەتا ئەگاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ دەستورێک لە مێژووە نابینین جگە لەوەی پێغەمبەر نەبێ صلی الله علیه و سلم. بەڵام ببوورە پێشەوە دامەزراوەی مزگەوت لە هەمووی گرنگترنەوە یەکەم هەنگاوی. من ئەمەوێ لایەنە شارستانیەکەی باسکەم بە لایەنەکەی کە چۆن توانیوێتی دەوڵەتێک دروستکە، چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوێ دەوڵەت دروستکە. لەناو مەسئلەی دروستبوونی شارستانیەدا مەسئلەی مافەکان زۆر گرنگن، یعنی تۆ مافی هاوڵاتی بوون لە دەوڵەتها چییە و ئەرکەکانیشی چییە لە هەمان کاتدا. بە تایبەتی تۆ کاتێک کە دەوڵەتێک دروستەکەی ئاینی جیاوازی تیابێ و هەروەها نەتەوەی جیاوازی تیابێ و بۆچوونی جیاوازی تیابێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم شت کە دەرێکا سەرەکەی مەرسومی مەدینە دەرەکا،
یعنی لە ناو مدینەیە یاسا و ڕێسایەک دەرەکە کە ئەم یاسایانە ئەم دەستورانی خوارەوەی تایە مافیکردنەوەکانی تایە بافی ئاینەکانی تری تایە و هەموو کەسێک ئەزانێ ژیانی خۆی چۆنە و مەسئلەی برایەتی و مەسئلەی پێکەوە ژیانی ئاشتیانە ناو دەوڵەتەکەی تۆ دەوڵەتێک ئەژێسە خەڵکێکی زۆرمان هەیە مەسەڵەن شانازیەکە بەیەکێک لە وڵاتەکانی ئەوروپی یا یەکی باشترین وڵاتیان کە دەستوریکی تایە و مافی ڕەهەندەکانی هاوڵاتی بوونی تیا پارێزراوە دەیتۆ کاتێک دەی سەری دەستوری مەدینەکەی ڕەهەندەکانی هاوڵاتی بوون و مافەکانی مرۆڤتیایدا زۆر بە ئاشکرا بینی تیا پارێزراوە جگە لەوەی کە مافی تاکە کەسی تیا پارێزراوە کە مافی هەیە و ئەم کەسە پێویستە بپارێزرێ کاتێک کە لەو شوێنایە ڕەهەندێکی تر لە ڕەهەندەکانی کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم و ڕەهەندێکی شارستانی لە مەککەوە بۆ مەدینە ئەویش ئەوەیە کە لابودە ئەم وایە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی بکردایە لە مەککەوە بۆ مەدینە چونکە مەدینە بە پێی بۆ چوونی لێکدانەوەی پێشینەکان و حتا ئاینەکانی دیکەش شوێنی هاتنی ئەو پێغەمبەرە نوێیە بووە و شوێنی هاتنی و پێغەمبەرە نوێیە ئەبێت لە ناو مەدینەیە بێت ئەگەر تعبیرەکە گونجاو بێت ئەمە پێداویستێکی حەزاری سەردەمەکە بێگومان بۆچی چونکە ئێمە لەو سەردەمە ئەگەر بیر بکەینەوانێ دوو ئیمپراتۆریەتی زۆر گەورەمان هەبوو ئیمپراتۆریەتێکیان کە ئەمەی ڕۆژهەڵات بووە بە ناوی ئیمپراتۆریەتی ساسانیەکان کە بەشێکی زۆری ڕۆژهەڵات لە ژێردەسەڵاتیدا بووە هەر لە ناوچەکانی ئەو دیوی ڕووبارەوە واتە سیحۆن و جیحۆنەوە کە ئەو دی ڕووباریان درێژ ئەبەوە هەتا ئەگەیشتە سنووری یەمەن و تا ئەولاتری زۆرجار ڕووی ئەم دەوڵەتی ساسانی بوو لەو لاشەوە ئیمپراتۆریەتی ڕۆمانی و واروەها ڕۆمانی بێزەنتیەکانمان هەبووە لەم نێوەندەیە ئەبێت سەردەمێکی نوێ بێ شارستانێکی نوێ دروستکە کە خەڵکێکی نوێ بچنە ناو ئەم دینە تازەیەوە ئێستش سێری کە فارسەکان لەسەر زمانی کۆن و بە عەرەبە دەڵێن تازی ینی تازە خەڵکی تازەیەکە هاتوونەتە ئەمواتە تو دینێکی نوێ بێنێتە ناو ئەمەوە کە جیاوازە جا یەک خاڵی تر لە کۆت باسی کەم لەم لایەنەیە ئێشتا پەیامەکەم نەگەیشتووە لەم نێوەندەیە ئەبێ دینێکی یاتە دینێکی نوێ بێت لە ناوچەیەکی نوێیا بێ کە سەرەتای سەرهەڵدانی ئەم شارستانێتە دروست بە کوێ ئەم شوێنە ئەبێ شوێنێکی وشک و برنگ بێ و شوێنێک بێ کە دەسەڵاتی هیچ یەکێ لەم دوو ئیمپراتۆریەتی بەسەرەوە نەبوو بێت باشترین شوێنێکیش کە ئەم جێگەی تیابێت و ئەم دینە نوێی تیابێت و بتوانێتە شەنە بکە لە ڕووی شارستانیەتەوە لە ڕاستیە نیمچە درۆ حیجاز بووە کاکاتە تەوەری دواترا دێمەوە لە تەواوکاری هەندێک پێویستە بۆ بینەران دکتۆر یاسین ئەمەی بەڕێز دکتۆر حسین و دکتۆر زریان باسییان کرد بێگومان کە باس ئەکرێ مرۆڤ تایە سنتەرە یا مرۆڤ ئەمەی دروست کردوە مرۆڤەکە کەسایەتێکی گەورەی وەکو پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە خوای گەورە لە قورئان و لە وەصفیا فەرمووە وئینەکە لەعەلا خولوق عەظیم کەسایەتی و شخصیەتی پێغەمبەر چۆن بوو صلی الله عليه وسلم کە ئەبێتە کەسایەتیشی کاریگەری مێژووی و ئەتوانێت ژیار و شارستانێتیشی گەورەی ئیسلامی لەوە دەست پێ بکات و دروستی بکات. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشی مامۆستا ئارام و بەڕێست و بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی بەڕێز و خۆشەویست. طبعا قسەکردن دەرحەق بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسایەتیەکەی هەر خۆی بۆ خۆی لە ڕاستیە جورئەتێکیەوێ خەڵکێکی زۆر قسەیان کردووە و قسەکردن دەرحەق بۆ کەسایەتیە لە مێژینەیە و غەیری مسلمانانی زۆر هەن کەسایەتیان بۆ داوە بەسەوەنداڵم بەسە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار شایەتی بۆ بە إنا أرسلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا. ئاساییە لە ژیانە پیاوێکی سەرکەوتوو هەبێ ئاساییە مێردێک هەبێ سەرکەوتوو بێ لە مێردایەتیە ئاساییە باوکێک هەبێ سەرکەوتوو بێ لە باوکایەتیە تاجرێک لە تیجارەتەکەی خۆیە سەرکردەیەکی عەسکەری یا سیاسی لە موداکەی خۆیە بەزنە ئاساییە زاتێک بێ هەموو ئەم شتانە بێ لە یەک کاتاو سەرکەوتوش بێت. زۆر کەسەیە فەیلسوفێکی گەورەیە بەڵام شکستیان ناوە لە پەروەردەکردنی ماڵ و مناڵەکەی خۆیان لە پەیوەندی خزمەتەکانی خۆیان بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەتوانین بڵێین پێگە و دیدگا و شوێنی پێگەیشتنی کەماڵات و نەجاحات هەرەومیەتی کە چۆتە سەر ئەو لوتکێ و ئەو گومەزە دامەزراوە بێ ئەترافی هەمولایەک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی کە بواری ڕۆشتش ئەگرێتەوە ئەوە بووە کە ئیستیسماری کردووە بەرهێنانی کردووە لە مەجالی پیاوچاندندا بۆیە ئەی فەرموو اللهم أعز الإسلام بأحد الأمرين
مەبەستی پێکە ئیمامی عومەر بووە وەندێک ئەڵێن کە ئەبوو جالش بۆ یەکێکیان کە کاریگەریان بۆ بەڵام خی پەروەردگار دوعاکەی بۆ ئیمامی عومەر پەسەند کردووە ئەزانەیە کە عومەر ئەگەر بێ دوێیلەیەکی تەسلیمەکە بەڵام ئیمبراتۆرێتێک پێشکەشەکاتۆ لە داهاتووە پێغەمبەری خوا ساسەم ئیدراکێکی زۆر بەهێزی هەبووە مجرد بە سیرکردنی کەسێک بەس بۆ بۆەوەی کاسەنگانی بۆ بکە مجرد بەوەی کە کەسێک بێت یەک کەلیمە بڵێ یەک دەستەواژە بڵێ ناو مەجلیسەکە یەکسە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی هەڵسەنگانی بۆ کرد قورئانش ئەم ڕاستیمان بۆ ئیسباتەکە کە فەرمێ محەممەد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم لێرەوە ماکیاڤێلی یەکێک لە ئەرتان بڵێم داڕێژەری سیاسەتی نوێی هاوچەرخ لەم دوایانەیە قسەیەکی هەیە ئەڵێ ئەگەر ویستان هەڵسەنگاندن بۆ کەسایەتێ بکەن لە میانی دەوروبەری و هەڵسەنگانی بۆ بکەن بۆ هەڵسەنگانێکی زۆر جوان و ڕاست دەرەچێ یعنی لە میانی دەوروبەری پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەگە هەڵسەنگانی بۆ بکەین کەسایەتەکەیمان بۆ دەرەکەوێ ناکرێت کەسێ بچووک بێت چواردەوری تەنداوێ بە کەسانی گەورە ناکرێت کەسێ ڕازگۆ بێت چواردەوری تەنداوێ بە کەسانی درۆزن هاوشێوەکانی خۆی لە دەوری کۆبنەوە بۆ یە گەورەترین هەڵسەنگاندن بۆ هەر کەسایەتیەک بە تایبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە میانی دەوروبەری و کەسەکانی دەوروبەریەوە باش ئەم تایبەتمەندی وەسفانە کە بەڕێزە داماژی بێ هەمووی لە کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ بوویەوە چۆن ئەمە ڕنگدانەوەی هەبوو لە ڕوودانی ئەو ڕووداوە گەورە کە هەم دکتۆر ئاماژەی پێیا ڕووداوێک بوو خواکرد بوو فەرمانی خوددا بوو هەم پێداویستی مێژووی بوو هەم واقعەکەی نێوان کۆمەڵگەی مەکە و مەدینە وای ئەخواست چۆن ئەمانە ڕنگدانەوەی هەبوو ئەم شخصیەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکی مەبدەئی بووە خزمەتگوزاری مەبدە و قیەم و بەها باڵاکان بووە کە کاری بۆ کردووە هیچ کاتێک نەهاتووە سەرقاڵ بێ بە ژیانی خۆی و ماڵ و منداڵی و ئەگەر ئەوەشی بکردایە ئەو سەرکەوتنەی بەدەست ناهێنا لە 23 ساڵی تەمەنیا توانی ئەو شارستانێتە بەرهەم بێنێ کە زۆر کەسێ لە 30 ساڵان ناتوانێت شتێکی زۆر کەم و کەم بەرجەستەکراوی کەمش بەرهەم بێنێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حکمەوەی کە خۆی خاوەنی کەسایەتێکی بەهێز بووە سەرکردەیەکی کاریگەر بووە جیاواز لە هەموو سەرکردەکانی تر ئەگەر ئاماژە بەوە بکەم زۆر کەسەیە کێسە پێوتێ کاریزما پێوتێ سەرکردە کاتێک کە سەیرەکەی جەماوەر فریوەدات قسە گەلێگەکە بۆ جەماوەر کە ئەسڵن خۆی قەناعەتی پێی نییە ڕازگۆ نییە لەگەڵ جەماوەرە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕازگۆ بۆ لەگەڵ مەبدەکەی خۆیە سەرکردە بووە بە معنای کەلیمە زۆرینەی هەرە زۆری سەرکردەکان کە لیان نزیکە بیت و بچووکە بیتەوە بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێ لێ نزیک بێتەوە گەورە بووە ئەزان بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوورەوە نەی ڕوانیوە بۆ خەڵکی چونکە خەڵکێک لە دوورەوە بۆ خەڵکی بڕوانێ خەڵکەکە بە بچووک ئەوە بین و ئەوش بە بچووک ئەوانە بینن دابەزیوە بۆ سەر ئەرز و دانیشتووە لەگەڵیانە لەگەڵ ئەو خەڵکەیە هاشێوەی ژیانی ئەوان ژیاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە بەشێوە گشتێکە بەڵام وەکو تایبەتمەندی لە مەدینە تا چەنەمە ڕنگدانەوە و کاریگەریەکانی دیار بوو کە دواتر مزگەوت برای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەچێتە مەدینە طبعا بەم کەسایەتیە زۆر کاریگەرەوە هەر پێشتر زمینە سازی بۆ کردو و دکتۆر حسێن ئاماژەی بۆ کرد لە بەیعی عەقەبەی یەکەم و ئەوە تا ئەڕوا زمینە سازی کردو بۆ خۆی ناساند بوو ئاشنا بوون پێی کە چووە مەدینە ڕاستەوخۆ برایەتی خستە نێوان ئەوس و خەزرەجەوەکە سەدان ساڵ بوو شەڕیان بوو سەدان ساڵ بوو دوژمنی یەک بوون و لە یەکتریانە کوشت هەر هاتنەوەیان لە بەیعی عەقەبەی دواییە کە هاتنەوە پێکەوە کە بوون بە ژماریان گەیشتە 12 کەس ئیتر لەویا تەبای و برایەتیەکی بۆ دروستکردن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جگەلەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەسایەتەکەی وا بووە دڵسۆز بووە بۆ خەڵکەکانی دەوروبەری کاریزمایەکی بەهێزی بووە دانیشتووە داوت کراوە بۆ نانی جۆ وەڵامی داوەتە چۆ بۆ نانی جۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شارەی مەلیک و پادشاکانی هەڵنەگرتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاریەک کە دێ دەست ئەکا ئاوا هەندێک ئونشودە و نەشید و ئەو جۆرەشتانە ئەڵێ وەفینا نەبی یعلم ما فی الغد پێغەمبەرێکمان تا ئەزانێ سبێنێت چی ڕۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم وی گرژ بوو بێدەنگ بۆ وتی بێدەنگ بە لا يعلم الغیب الا الله تەنها خوای پەروەردگار کە کوڕەکەی ئەمرە ئیبراهیم لەویا طبعا خۆر ئەگیرێ کە خۆر ئەگیرێ ئیتر دیعایە بڵاو بێتەوە کە هەندێک لە خەڵکانی سیاسی ڕەنگە بە ملیۆنەها دۆلار و حاڵەتە بکڕن بڵێن وەڵا خۆر بۆ مردنی ئیبراهیمی کوڕی گیراکە
آخر مناڵی بوو مابووی زۆر قرس بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم آخر کوڕی بوو مابووی بەڵام لەو کاتەیە فەرمی خۆر و مانگ دوو ئاەت لە ئاەتەکانی خوای پەروەردگار نەبوو مردن نەبوو ژیانی هیچ کەسێ تووشی گیران و ئەو حاڵەتانە نایەن بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە لووتکەی هەرە بەرزی ڕەوشتا بووە توانیوێتی ئەم کاریگەریە زۆر ئیجابی هەبێ لە بەرامبەر گەنەجار بوو دوایی لە ڕووی مامەڵەی لەگەڵ خەڵکیشان دەشتی ترانژێ پێ بەتایبەتی لە شاری مەدینە بەتابەت لە مەدینە سپاس دکتۆر حسێن بەڕێزت ئاماژەت بەوە کرد تەنها هیجرەت ڕووداوێکی مێژووی نەبوو کۆمەڵی ڕەهەندی تریشت باس کرد بەڵام بۆ خۆی بایەخی ئەم ڕووداوە گرنگە چییە لە ناو مێژوو مسلماناندا یاخود ئەوانەی کە زیاتر قسە لەسەر مێژووی شارستانیت ئەکەن و لەسەر فەلسفەی مێژوو ئەکەن و بابەتە مێژوویەکان باسەکەن یا بۆ نمونە کتێبە بەناوبانگەی سەد کەسایەتیەکەی مێژوو کە ئاماژەی پێەکە بۆ خۆی ئەم ڕووداوە یعنی چ گرنگجێکی هەبوو لە ناو مێژووە کە مسلمانان بتوانن هەمیشە شانازی پێوە بکەن. ماوسای بارەزون پێشتر گەشتمە ئەوەی کەوا وتمان هۆکاری زوڵم مستەمی قوڕیش لە مسلمانان و لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکێ لە هۆکار بوو. هۆکاری دووەم کە زۆر ئەساس بوو بنچینە بوو لە مەسەلەی هیجرەتە ئەوە بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە تەکلیفی کردبوو کە پێغەمبەری هەموو جیهانە پێغەمبەری هەموو جیهانە لە یەک بۆقعی بچووکی وەکو مەکە و کە ئەوەش هەڵس و هەڵسی و ئێستیانە بەرامبەری ناتوانێت بیگەێنێ ئەیزانێت کە عمری ئینسان ماوەیەکە و کۆتایی پێ بۆیە بیری لەوە بوو کەوا ئەبێ ئەم بتوانێت دەوڵەتێک دروستکە بۆ ئەوەی لە چوارچێوەی ئەو دەوڵەتەوە بتوانێت ئەم پەیامە جیهانی ئەم پێغەمبەرایەتیە جیهانی ئەم ڕەحمەتە جیهانی خۆی دروست کات و بیگەێنێت بۆیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەویستی خوا و بە ئێرشاد و ڕێنمونی خوای گەورە کە شاری یەثریبی بۆ دەستنیشانەکات و کۆچی بووەکە لێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ گەیشتنیا بۆ ئەوێ دەست ئەکات بە دامەزراندن و بنیاتنانی کۆڵەکە و بنچینە و پایەکانی دەوڵەت کە سەرەتا مزگەوت دروستەکە مزگەوت تەنها مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەنها بۆ عیبادەت نەبوو عیبادەتکردن لە ناو مزگەوتە بەشێک بوو لەو مەهامەی کە مزگەوتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دروستی کردو بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لێوە کردبوویە وەکو چۆن بڵێن کۆشکی سەرکردایەتی یان کۆشکی سەرۆکایەتی لایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیشراف و سەرپەرشتی بەڕێوەبردنی شاری مەدینەیە کرد شاری یەثریب و کەتر دوای بوو بە مەدینەی پێغەمبەری خوا جەنابی کاک دکتۆر زریان ئاماژەی پێکرد پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام برایەتی دروست کرد چونکە ئەبێ ئەم دەوڵەتەی کە بنیات ئەنرێ خەڵکەکەی لە ناو یەکترا برابێت و ئوممەتێک بن وەکو یەک خوای گەورە فەرمووە ئەنە هذی ئومەتکم ئومەتەن واحیدە ئەو برایەتیش ئەبێ لە ناو خەڵکی جیاوازا بێت یعنی ئەوس و خەزرەج مهاجر و ئەنسار ئەمانە لە ناو لەولا شەو جوولەکە مافی پێکهاتەکانی تری کە مسلمان نین یان ئەمڕۆ پیاوە کەمەنەتەوایی و کەمە ئاینی و ئاینزا ئەمانە ئەبێ پارێزرابێت و تایە بۆیە دەستوری نووسێوانێ و چەند ئێمە بابەتەکەمان لە بوارە مێژوویەکایە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کە کاتێک برایەتی دروستەکەوە کۆمەڵ جوولەکە هەبووە ئەوس و خەزرەش هەبووە حاڵەتە سایکۆلۆژیەکەی کۆمەڵگەی مەدینەشی خوێندوتەوە بۆ یعنی یەکێک لەو کارە گرنگانەی کە پێڵەسێ برایەتیە لە نێوان مهاجر و ئەنسار لە ناو مەدینە سوڵتەیەکی مرکزی سیاسی نەبووە کە تەحەکوم کات و ئەو سوڵتەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چێ مفازە دەکرد لە ناو مەدینە ئەوس و خەزرەج هەبوو جوولەکە هەبوو ئەمانە تەناحر و دژایەتی و شەڕ و ئەم شتانە لە بەینانە هەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سوڵتە عولیا سیاسیە گەورەکەی دروست کرد کە مەرجەعێکیشی بۆ دەستنیشان کرد لە دەستورەکە وأنه مهما اختلفتم فيه من شيء فإنما رده إلى الله وإلى رسوله لە هەر شتێکە خلافتان هەبووە بگەڕێن بەلای خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە خۆی بوو بە سەرکردەی دەوڵەتەکە پێغەمبەرە سوڵتەی قەزایی بەدەستەوەیە سوڵتەی تەنفیزی بەدەستەوەیە سوڵتە ئیداری بەدەستەوەیە هەموو دەسەڵاتەکان بەدەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەوات و بنچینەی وەکو کاک دکتۆر زریان وتی نەوات و بنچینەی دەوڵەتی لە ناو شاری یەثریبا دروست کرد و بۆ ئەوەی کەوا لێوەی بتوانێت ئەو پەیامە جیهانی بوونەی خۆی کە خوای گەورە پێفەرموو لێوە بتوانێت بیگەێنێ بە هەموو جیهان و فعلا توانیشی گەیانی بە هەموو جیهانیش و ئەو تا ئێستا سەیرەکەی شوێنێک نەماوە لە جیهانە بانگەوازی ئیسلام و ناوی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام و ناوی خوا و پەیامەکانی ئیسلام پێنەگەیشت زریان بابەتێکەیە زۆر جارەی وروژێنن قسە لەسەر لایەنی مرۆیی یا
حەزارەتێکی دیاری کراوەکە بۆ نەوتی شارستانیتی مرۆڤایەتی و شارستانەتی ئیسلامی ئەمەی بەڕێزت ئاماژەت پێکرد کۆمەڵە چەمک و بابەتی گرنگت باس کرد کە لە وشەی مەدینەوە کە یەسری بە گۆڕێ بۆ مەدینە و دروستکردنی ئەو دامەزراوانەی لە ناو شاری مەدینایە لە برایەتی نێوان مسلمانان مزگەوت وەسیقەی مەدینەیە سەحیفە هەموو ئەمانە پیانەوتێ لە ناو شارستانەتی ئیسلامیان چۆن ئەم شارستانەتی ئیسلامیە تەجاوزەکە کە ئەوترێ بە شێوەیەکی گشتی شارستانیەتی مرۆڤایەتی ئەمیش ڕوبەرێک یا پانتایەکی فراوان لە ناو شارستانەتا بۆ خۆی بگرێت بڵێ تەمە شارستانی ئیسلامی شارستانێتێکی مرۆڤایەتیە جارێک ببوورە لەسەر چەمکەکان تۆ چیتەیە کە باس لە شارستانی مرۆڤایەتی و ئیسلامی ئەکەم جیاکاری هەیە بۆ خۆی بڵێ ناخۆی لە ئەسڵ شارستانی یەک شارستانێتە بەڵام شارستانێتمان هەیە کە ئەکرێ مۆرکێکی مرۆڤایەتی وەربگرت بێ کە جیاواز بێ لە شارستانێتێکی تر کە شارستانێتێکی تایبەت بێ بە ناوچەیەکی دیاری کراوە شارستانێتی ئیسلامی ئەوەی کە جیایەکاتەوە شارستانێتێکی مرۆڤانەیە واتە بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە هەر لەوە سەرچاوی گرتووەکە قرآن پیرۆزە فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين واتە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک هاتووە ڕەحمەتە بۆ هەموو جیهانیان و هەر لەم ڕوانگەیەشەوە مسلمین نەبووە مؤمن و مسلمیان نییە کاتێکە خۆی گەورە فەرمێ وما أرسل إلا رحمة للعالمين واتە تۆ ڕەحمەتی بۆ هەموو جیهانیان تەنها بۆ کەسێکی دیاریکراویان بۆ شارستانێکی مسلمانان نییە بۆ چونکە نەو شارستانێتی ئیسلامیە ئێمە دەبینین کە مەسیحی ڕۆڵی هەیە کە خەڵکێکی تر ڕۆڵی هەیە و مسلمانیش نییە ئەبینین کە پزیشکی لایانی پزیشکی هەندێک لە مەسیحەکانی گرنە دەست و زۆر ئاساییشەوە ڕێگەشیان پێدراوە و ڕێگە درراوە بەوەی کە خەڵکانێک بێن گرنگەوەیە تۆ زانست بێنێتە پێشەوە ئێمە بینین کە لە شارستانێتی ئیسلامیە دەرگادا نەخراوە لە بەرامبەر هەموو ئەو زانستانی کە تۆ چی لە شوێنەکانی کەوە بۆ لێگری لە قورئاندا هاندانی بەڕێزە داماژە پێکردووەمە ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەکرێ ئەمە بڵین تەواوی تر ئیسلام وەڵامی دایەوە کە ئەم حەزارەتە دروست بە حەزارەتێکی لەناو عالەمی و مرۆڤایەتی تەنها دیاریکراوە نەکرد ئەمە بە فعلیش ئیسلام وەڵامی ئاوەتەوە ئێمە بینین کە لەناو شارستانی ئیسلامیدا بنیاد نەران و دروستکەرانی شارستانی ئیسلامی کە هەموو نەتەوەکانی تایە جگە لەوە هەموو هەندێک لە ئاینەکانی کەش بە ژێر سایەی دەوڵەتی ئیسلامیدا بەشداریان کردو لەسەر ئەو بناغەپتەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە پشتبەستن بە قورئان داڕژدووە کە بناغەیەکە کە تۆ تیای هاتوتە پێشەوانێ خۆی گەورە لە قورئانە فەرمێ ومن يؤتي الحكمة فقد أوتي خيرا كثيرا لە بوارەکانی عیلما خۆی گەورە سەرنجی ئینسانەکان ڕاکێشێک بە دوای عیلما بگەڕی کە مرۆڤ بە دوای قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئەوانەی کە ئازانن إنما يخشى الله من عباده العلماء تۆ تەوێت لەخوا بترسی بڕۆ عالم بە زانە جاتوانی بۆی دەرگای زانستەکان کرایەوە لە شارستانی ئیسلامیدا تەنانەت نەکە دەرگای زانستەکان دەرگا کرایەوە بە ڕێگەی هەموو ئەو شارستانیەتانی کە مریێنرابوون چەندین ساڵ بوو شارستانی یۆنانیەکان ئەگەر مسلمانان نەبوونایە و شارستانی ئیسلامی نەبووایە هەرگیز کەس پێی بە کتێبەکانیان نابر مسلمانان کتێبەکانیان هێنا وەریان گێڕاو و وەرگێڕەکانیش شارستانێتی ئیسلامی بە تایبەتی بوورە ئەوەی لە دوای هیجرەتەوە مەبەستم بابەتی هیجرەت و مەدینەیە خزمەتێکی گەورەی بە شارستانی مرۆڤایەتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم پزیشکمانەی حارز بن کلدەینەوە کەم پزیشکە لە شارزانی ترەوە چۆ پزیشکی وەرگرتەوە کە لە قوتابخانەی جوندی شاپوری ئێرانەوەوارێ مەسەلەن پزیشکی خوێندبوو و هاتوشۆ لە ناو مەدینەیە خزمەتێک بۆ پزیشکی پێغەمبەر صلی الله عليه وسلم پزیشک بوو لە سەردەمی پێغەمبەر ئاسخاوسم کە ئەمە ڕێگەی پێدراوە ئەمە دەرگاکردنەوەیە بەڕووی شارستانیەتدا کە تۆ تا چەندێک دەتوانی بەرەوە بۆیە شارستانی ئیسلامی شارستانێتێکی مرۆڤانەیە و بۆ هەموو جیهانیان هاتووە نەک ئەوەی کە شارستانێتێکی تایبەت بێ لە شوێنێکی تایبەتە هات بێ هەر لە سەحیفەی مەدینەیە باشکرا ئێمە ئەم ڕنگدانەوەیە بینین کە هەموو کەسێک مافی خۆی هێرم شارستانێت توانێت درێژەی پێبا و بەرەو پێشەوە بڕوە و لەناو شاری مەدینەیە کاتێککە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆجەکە لە مەکەوە بۆ مەدینە ڕێزگرتنی تایبەت هەیە بۆ هەموو بۆچوونەکانی تر واتە هەموو ئەوانەی تر کە لە دەوروبەریانە هەن ئەمەش بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر دەرگا بکاتوانێ و دەوڵەتەکەیت یا بنیاد بنێ بەڵێ سپاس دکتۆر یاسین ئەوەی بەڕێز ئاماژە بە کۆمەڵە ڕەهەند و لایەنی سلوکی و ڕەفتاری و هەسوکەوتی پێغەمبەر کە صلی الله عليه وسلم چۆن وەکو کەسایەتیی گەورە گۆڕانکاری دروست کرد ئەم گۆڕانکاریە لە تاکەوە لە خۆیەوە دەستی پێکرد اینجا نزیکەکانی و دەوروبەری چۆن توانی ئەمە لە ناو کۆمەلگا ڕەنگ پێباتەوەتە گۆڕانکاری لە تاکەوە بۆ کۆمەلگا دواتر کۆمەلگاکەشەوێ کۆمەلگایەکی نمونەی و تەجاوزەکە و سەرکێشێ بۆ دەوڵەت و لە شوێنێکی جوگرافی و بۆقعەیەکی دیاریکراوە ئەچێتە دەرەوە و ئەبێ بە ئاینێکی عالەمی یا بڵێن دینێکی عالەمی کە وەکو بەڕێسان ئاماژەتان پێکرد شوێنێک نییە پارچەیەک نییە لەسەر ئەم زەویە کە ڕووناکی و ئیسلامی پێ نەگەیشت بێ
پێغەمبەر صلى الله عليه وسلم ممارسەی نەخشەیەکی کرد کە پێوتێ التجاهل الممنهج. تجاهلی ممنهج بە مستەڵەحی نوێ هەندێک مستەڵەحی نوێ پێوتێ فەنی حکمە بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ خەڵکە. تجاهلی ممنهج ئەوەیە کە تۆ ئەو شتانی کە ئەولەویەتی تۆ نییە پشتگوێی، ئەو شتانەی کە خزمەت بە ئامانجی غایەی هەدەفی تۆ ناکە پشتگوێی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پێی نەخشەیەکی ڕەبانی ئەم کاری ئەنجام داوە. وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما سلام عليكم لا نبتغي الجاهلين وردە ئەذاهم قەت خۆی مەشغوڵ نەکردو سەڵقار نەکردو بە هیچ کام لەو کایانەوە. هەر کەسێک کە بیەوێ کاریگەری هەبێ لەسەر کۆمەڵگە پێویستە کاریگەری لەسەر خۆی هەبێ لە پێشە خۆی چاکە اینجا لەسەر ماڵ و مناڵ و خێزانەکانی هەیبێ. ڤۆڵتێر گەورە نووسەری فەڕەنسی لە قسەیەکە ئەڵێ ئەوانەی کە گەورن لە ناو کەسوکار و دەور و پشت و خانەوادەی خۆیانە گەورە نین لە دەرەوە بوون بە کاریزما. ئەم قسەیە توانم بڵێم ڕاستە بۆ چونکە شەتەحاتیان هەیە جاری وایە و کەسانە خاڵی لاوازیان هەیە لە ماڵەوە لە دەرەوە خەڵکی معجەبە پێ نزاکی زۆر ئەو باەخە ناڵێم. ئەمە ڕاستە جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە دەرەوە چەندە گەورە بووە لە ماڵەوە ئەوەندە گەورە بووە، ناو کەسوکارەکەی ئەوەندە گەورە بووە. کاتێک کە وەفاتی کردنەوە خێزانی بوو خۆی 12 خێزانی بوو کە وەفاتی کردنەوە خێزانی هەبووە. ئەم خێزانانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هەمە تەبعاً هەوی یەکتری بوون عادەتەن ئەو کەسانی کات فرەژنێکیان هەیە ژنەکان پیاوەکانشکێنن یا ژنەکانشکێنن. کتێبێکی کراوە بووە چرکەساتێکی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام وە کتێبێکی کراوە کە تۆمار نەکرابێت. گلەیی هەتا ئێستا گلەی یەکێک لە خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام تۆمار نەکراوە بە هیچ جۆرە لە پێغەمبەر نەک ئەوەندە بەڵکو زۆر مڕاعاتی خێزانەکانی خۆی کردووە. سەمەجال نیە خاڵی کاریگەری زۆر هەیە ئینسان ئەگەر ئاماژەی پێ بکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم مامەڵەی لەگەڵ منداڵە بەبەزەی بووە، مامەڵەی لەگەڵ دیلە پڕبەزەی بووە، مامەڵەی لەگەڵ خێزانە مامەڵێکی زۆر جوان و دروست بووە، لەگەڵ دراوسەیەکە لەگەڵ کەسوکارێکە. یعنی کاتێکە لە جەنگی بەدرا دیلەکان دەکەن 70 کەس بە دیلە گیرێ بڕوانە بۆ ئەوەی کە سێریم عەدالەتی پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم زاواکەی خۆی کە مێردی زەینەبە پارەی نییە بەوەی کە فیدیە با بۆی ئازاد بکرێ. کچەکەی لە مەککەوە پارەی بۆ کۆکاتەوە بۆی مێردەکەی ئازاد کرێ. ملوانکەیەک ئەخاتە ناو ئەو پارۆ سامانەوە ئەینێرێ بۆ مەدینە بۆ ئازادکردنی مێردەکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ملوانەکە کابینن نێو پارۆشتەکە ئەزانێ ئەمە هی خەدیجەی خێزانی بۆ کە داوەتی بە زەینەب ئێستا نردوێتی بۆ ئازادکردنی مێردەکەی کە موشریکە و بەدیل گیراوە. خۆی ملوانکەکە نانێرێتەوە بە هاوڵاڵێ ئەڵێ ڕێگادەن وەکو وەفایە بۆ خەدیجە بەوەفا بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆرێکی لە ڕۆشتە بەرزەکانی ڕازیە بن ئەنجا بەمەرجێکە زەینەب بنێرێ بۆ مەدینە لە دوای چەند ساڵی موسڵمانە بێ ئەنجا دێ بۆ مەدینە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێی ماراکاتوانێ زەنەبی لێ ماراکاتەوە. یەکێک لە دیلەکان جارێکیان جوبەیری کوڕی مطعیمی کوڕی عەدی دێ بۆ مەدینە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەکلیفەکە بۆ بەردانی دیلەکان لێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەبینێ تەبعاً جوبەیر کە ئەچێتە ژوورۆ کاتی بانگی نیوەڕۆیە گوێی لە ئاەتەکانی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم کە ئیخوێنێ لە نوێژی مەدینەیە بەو دەنگەی خۆی بێت کاریگەریەکی بێت تەسیری تێکایەتە لەو دوای موسڵمانە بێ پێیاڵێ بۆ چی ئاچڵێ بۆ وەڵاهی هاتوون بۆ قەزەی ئەو دیلانە ئەڵێ ئەگەر باوکت زیندوو بووایە ئێستا باچکە باوکی 7 مانگ پێش جەنگی بەدر وەفاتی کرد بەهاتەیە بۆ بەردانی هەموو ئەم دیلانە من ئازاد مەکردن بۆ چونکە بە وەفا بۆ بەرەم بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێکە لە تائیف گەڕایەوە کەس داڵدەی نەدا ئەو نەبێ لە کاتی گەماروی شیوی ئەبوو تالیبا کەس کەم کەستوانی بێتی جورئەتی کردبێکە خواردن بنێرێ بۆ ڕەش و ڕوتەکان ئەو ئەینارد لە کاتێکە کە پەیماننامەیەکیان بەستە بوو بە کەعبەیە هەڵیان واستە بوو سەرانی قوڕیش بۆ ئەوەی ڕێگری بکەن لە چوونی خۆراک و پیتاک و پێداویستەکان بۆ شێوی ئەبی تاالب ئەو پەیماننامەکەی هەڵۆشاندەوە لە کەعبەدای کرد و درانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە بە وەفا بووە ئاوا ئەبیندا پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو ژیانی هاوڵەکانی ئەژیا پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیانی جیاواز نەبووە دابەزیوە بۆ ئاستی ئەوان ئەوە نەبووە شارەی ملوکیەت و مەلیکی پێوە دیار بێت و جارێکیان چۆنە و سەحابەکان دانیش کە چوو لێ دانیش وتی لا تقوموا إلي كما تقوم الأعاجم العظماء لملوكها هەڵمەسن وتی من تەنها یەکێک لە کایە هەرە گرنگەکان و سەرێکی گەوەری ئەوروپی غەربی ئاڵێ سەیرە محەممەد شانازیەکە بۆیە کە بەشەر بووە
شانازیەکە بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی بووە بۆی کە بەشەر بووە بۆیە مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاریگەری زۆری بووە بە جۆرێکە دڵی هەمویانی دیل کردووە ئەوەی بەڕێزی ببوورەوەی بەڕێزی باسیەکەی ئێمە کە باسی نێوان دوو کۆمەڵگەی مەکە و مەدینەکەین سەردەمی مەکە سەردەمێکیش بووە دەسەڵاتی نەبووە لاواز بووە یعنی بەهۆی ستەم و چەسانەوە هۆکارێک لە هۆکارەکان مەکە بەجێڵێ بەڵام ئەچێتە مەدینەش هەمان سلوک و ڕەفتاری هەیە و هیچ خاوەنی هێزیشە و دواتر فەتحیشێ بە دوایە و تۆڵەش ناکاتەوە هەموو ئەمانە بۆ خۆی ئەکرێ بڵێ نانی لە چوارچێوەی ئەو سلوک و ڕەفتارانەی بەڕێزی باسیەکەی تێبینیەکەم هەیە ئەگەر بێ لێم ئەفمکەی ئەگە مەجال مابێ لە کاتی بەهاری عەرەبیە نێلسۆن ماندێلا ئەو کاتە مابوو تەبعەن نامەیەکی نارد بە وڵاتانی عەرەبی وتی تکاتان لە یەکەم تۆڵە مەکەنەوەکو پێغەمبەرەکەتان وابن کە خاوەنی گەورەترین عەفو بوو لە مێژووە فەتحی مەکەی کرد و فەرمووی اذهبوا فأنتم الطلقاء بە کاریگەری پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم کە گەورەترین داوای لێبوردن لە مێژووە کرا کەسێک کە بیلالی حەبەشی ود یەبنە سەودا ئەی کوڕی ئافرەتە ڕەشەکە و گاڵتەی پێکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرزەنشتی کرد لە دوای یا هات ئەو کەسە گردنی خستە سەر ئەرز و بیلالی ئیجبار کرد بۆی کە بێ پێ بنێ بە گردنیا مرۆڤ سازی لەلایەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرچاوی گرتووە کانگای ڕەوشت و ئەخلاق و چۆنەتی مامەڵە و دامەزرانی ئەو شارستانیەتە مرۆڤ دۆستەیە دکتۆر زریان زۆر جوان ئاماژەی پێکردکە لەفزی مەدینە و تەمەدونی هەروە بە هەوانتە هەڵ نەبژاردووە بەڵکو ئامانج لێی بنیادنانی و زەمینە سازی بووە بۆ قۆناغێکی زۆر جیاوازی مرۆڤایەتی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم. دکتۆر حسێن بەڕێزی وەکو پسپۆڕێک لە بواری مێژووە و مێژووی ئیسلام بە تایبەتیش توێژینەوە لەسەر مێژووی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لەسەر هیجرەت لە مەکەوە بۆ مەدینە خۆ هیجرەت پێشینەشی هەبوو وەکو بەڕێستان باسان کرد هیجرەت بۆ حەبەشە بووە بۆ شوێنی کتر هەبوو یان هیجرەت لە مێژووی ژیانی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلام هەمویان هەبووە پێشتر شوێنیان بەجێهێشتووە تا چەنێ ئەو توێژینەوانە یعنی شتی بابەتی نوێیان تەیە خزمەتکەن بۆ مێژووی هیجرەت بە تایبەتی لە ڕووی نووسینی بابەتی زانستی مێژوویەوە. بڵێ مامۆستای بەڕێز هەموو ڕووداوەکانی ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاریگەری یەکجار زۆریان هەبووە بەڵام مەسەلەی هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە هەمووی کاریگەرتر بووە بۆیە لە سەدەمی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێوێ دەستپێکی هیجرەت ئەو ساڵی کە پێغەمبەری خوا هیجرەتی تیا کرد دەستنیشانەکرێ بە ساڵی ڕسمی بۆ دەوڵەتی ئیسلامی کە و کاروباری دەوڵەتی پێبەرن بڕێوە ئەجینا خۆ تەماشاکەی بۆ نمونە ئێمە بەس دوو حاڵەت بەراورد بکەین ئیسرای پێغەمبەری خوا ئیسرا و میعراج لەگەڵ هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆ هەندێک لە هاوڵان ڕایان وا بوو کە ئیسرا و میعراج بکرێ بە سەرەتای ساڵی کۆچی سەرەتای ساڵ بۆ ئیسلام بۆ موسڵمانان بەڵام نەیان کرد بۆ چونکە جیاوازیەکە زۆرە مەسەلەی ئیسرا و میعراج ڕێزلێنانێکی خوایی بوو بۆ پێغەمبەری خوا بۆ خودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و بە موعجیزە ڕۆیشت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە بوراقی بۆ نات بەڵام هیجرەت ڕێزلێنانێکی خوایی بوو بۆ ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام و بە دەستگرتن بە ئەسبابی شەوانێ بۆ ئەوەی هەموو ئومەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای پێغەمبەریش عەلەیهی سەڵات ئەگەر پێویستیان بەوە بوو لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بڕۆن ئەو ئەسبابانەی کە پێغەمبەری خوا گرتێ دەست گرتیە بەر ئەو ئەسبابانە بگرنەبەر بۆیە هیجرەت بوو بە مای عیزت بۆ دین بوو بە مای عیزت بۆ دین جامر حەزەکەم ئەمە جیاواز لە بابی بڵێن ئێمە سۆز و خۆشەویستی و ئەوەی کە شوێن کەوتەی ئاینەکەین مەبەستم بابەتی توێژینەوە زانستیەکانیش هەموو ئەمانە بۆ خۆیان ژیان یاخود نەقد هەمووی جارێ هەر ئەسڵەن دەستپێکی نووسینەوەی ژیاننامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سەردەمی عوروەی کوڕی زوبەیرەوە دەست پێ کات برای عەبدوڵای کوڕی زوبەیر کە پرزای پێغەمبەری خوا عەلەیهی ئەنجا دوای ئوبانی کوڕی عوسمان یعنی لە ساڵی عوروەی کوڕی زوبەیر ساڵی 98 کۆچی بۆ فاتی کردووە لەو کاتەوە ژیاننامی پێغەمبەری خوا نووسرێتەوە عەلەیهی سەڵات هەتا ئەوکو ئێستا هەموو سەردەم و کاتەکان هەر یەکەو بە پێی یعنی پێداویستی ئەو سەردەمەی خۆیان دەرس و عیبرەت و پند و ئەم شتانەیە هەمووی بۆ دەرس و عیبرەت و دۆزینەوەی نهێنی لە ژیانیا بووە بەردەوامیش نهێنی تازەی تیات بەدیهێنە بەردەوامیش یعنی چەندێک مێژووی مرۆڤایەتی بەرەو پێش بڕوا ئەوەندە نهێنی تازە لە هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات لە کۆی ژیاننامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەرەگیرە جامر حەزەکەم بەو نهێشەوانێ چەندێک لە شیعریەکەی بە قەسیدەی بەحری نووری مەحوی
هەر بە کە بە هەر بە کورتی هەر بە کورتی ئەیخوێنمەوانێ و ئینەکەم چووکە بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە یعنی ئەکرێ بە پێویستی ئەزام لە باسی هیجرەتە ئەو شعرێ بخوێنێتەوەنە کە فەرمێ ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو دین شەوکەتی نابوو هەتا هیجرەتی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەلام نەیبوو کە هەر کەس تێبگا بەم دینە نەسخی جوملە ئەدیانە ئەمەیتر جەنابتان و بیسەران و بینەرانیش ئەزانن کە ئاینی ئیسلام نسخی هەموو دینەکانی کردەوە بە هیجرەت غیرەتی دینی مهاجر خزمەتی ئەنسار لە قووە هاتە فعل و بوو لە عالەمدا بەدەستانە یعنی تا هیجرەتی کرد پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەم برایەتی ئەم شتانە نەزەری بوو کە ڕۆیشت و هیجرەتی کرد بوو بە عملی ئەنجاوەکو ئیثار و پاڵپشتی و پشتیوانیکردنی ئەنساریش بۆ مهاجر بە عملی بینرا و ئەسلیش لە ئیسلامە عملە نەقسە نەک نەزەریەیە لە فەیزی هیجرەتە ئەسحابی بەدر ئەم شەو هیلالی بوون سبەی هەر یەک بووە بەدرێکی کامل ئەو هیلالانە ئەسحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وایە نەشوبێنێ کە لە مەکە پەروەردەی کردن و هەروە ئەوانیش کە لە مەدینە بوون وەکو هیلال مانگی یەکشەوە کە بە باریکی دەرەکەون بەڵام ئەم هیلالانە دوای هیجرەت کێتە شەڕی بەدریش دروستە هەمویان بوون بە بەدر هەمویان بەدر یعنی مانگی تەواوی کامل یعنی هەمویان بەوەی هیجرەتەوە ئەم ئەسحابانە دەرکەوتون بوون بە بەدر چه هیجرەت شەهدی وەصل ئارامی جانە بۆ هەواخواهان چه هیجرەت بۆ عەدوو تەعزیبی ڕۆح و زەهری هیجرانە یعنی بوو بە ئارامی ڕۆح و دڵ بۆ مسلمانان بۆ دوژمنانیش بوو بە خەم و خەفەت و کەچووکەیتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تایە عیزەت و قووەتی وەرگرت و زوڵم و ستەم و نادادی ئەو سەردەمەی هۆتا ڕۆژی قیامەت پێک کۆتایی پێهێنا. بەڵێ سوپاس دکتۆر حسین دکتۆر زریان بابەتێکی تری گرنگ کە دکتۆر حسینش ئاماژەی پێکرد هەردام نابووکو تەوەرێ بۆ بەڕێزت یعنی بایەخی شارستانی و با بڵێن فکری و فەلسەفیش تەنانە لە سەری ساڵی کۆچی کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هیجرەت لە مەکە و مەدینە کاتە دەستپێک و سەرەتایەوە بایەخە شارستانەکەی لە چیا بوو؟ بڵێ طبعا پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەی جناب بەمەوانێ من یەک دوو تەوەرەم مابوو کە باسیکەم پێشتر سەبارەت بە بابەتی ئەوەی کە شارستانیەتی ئیسلامی یاخود ئەو شارستانێ دەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دروستی کردووە چۆن ڕنگدانەوەی هەبووە لە هەموو لایەنەکانە بریارانی شارستانی چۆنیان تێڕوانیوە ئێمە بیریارێکی وەکو تۆینبیمان هەیە سێر تۆماس ئارنۆڵد تۆینبی کە یەکێکە لە بریارە گەورەکانی بواری شارستانیەت وە کتێبێکی نووسیوە تەواوی بیردۆزەکەی خۆی لە شارستانیەت تا لەسەر شارستانیەتی ئیسلامی داڕشتووە ئەو پێی وایە کە شارستانیەت لەسەر تەحەدی و ئیستیجابە دروست دەبێ بەرهەڵستی و ئاڵنگاری واتە بەرەنگاربوونەوە ئەڵێ هەتاوکە ئەو بەرهەڵستی و ئاڵنگاریانە نەبێ بەرەنگاربوونەوە نەبێ شارستانی دروست نابێ دێت نمونە سەر شارستانی ئیسلامی هێنێتەوە کە چۆن لە ناو نیمچە دوورگەیەکی شوێنێکی دابڕاوی کەچەپی وشک و بڕۆین کە خی گەورە قورآن باسێکە بیوادی غەیری ذی زەرعین عند بەیتیک المقدس عند بەیتیک خی گەورە باسێکە لەو شوێنە شوێنێکی لەسەر زمانی حەزرەتی ئیبراهیم کە شوێنێکی تەواو دێکوشتوکاڵ و ناوچەیەکی گوشکەڵانی و هیچ ئەوەی تیانە بووە چۆن دەبێەوە شارستانێکی وا دروست بێ 23 ساڵ کە بتوانێت هەموو مرۆڤایەتی بگرێتەوەی ئاخرەمە زۆر گرنگە یعنی بتوانێت گەورەترین ئیمپراتۆریەتی سەردەم کە ساسانیەکانە و نیوەی جیهان بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە ئەمە چی هێزێکی گەورە بۆ ئەمەی کردووە کارەگاتە ئەوەی کە ڕۆژهەڵات ناسێکی تری وەکو ئاناماری شیمێل کە ژنە ڕۆژهەڵات ناسێکی گەورەی ئەڵمانیا کتێبێکی لەسەر ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەم جۆرە ومحمد رسول الله يعني محمد پێغەمبەری خوددایە کە بێت لەبارەی کەسایەتێکەوانێ هێندە باس بکات کە توانێتی چ بوارێک لەما بێنێتە بۆ چ شارستانێتی دروستکاوە ئەم محەممەد صلی الله علیه و سلم چەند مرۆڤانە بووە چەند توانیوێتی لە بوارەکەی خۆیدا بەرەو پێشەوە بچێ مەسئلەی ڕۆژژمێر کە سەری ساڵی کۆچی پێوە بەسراوەتەوە عومەری کوڕی خەتاب چۆن توانی ئەم ڕۆژە دیاری بکە بەڕاستی ڕۆژژمێر لە هەموو شارستانێتەکاندا بابەتێکی زۆر گرنگە چونکە پەیوەستبوونە بە کاتەوە تۆ پێویستە کاتێکت هەبێت کە ژیاننامەی ڕۆژانی خۆتی پێ دیاری بکەیت و بتوانیت کە ڕۆژانە لەسەر بوارێک بڕی پێش هاتنی ئیسلام ئەم ڕۆژمێرە هەبوو بەڵام ڕۆژمێرەکە لە ڕاستیە دەمانگ بوو و مانگەکانیش بە ناوی هەمان ئەوانەی پێشەوە هەبوون نمچە دوورگارە بێ بەڵام کاتێک کە ئیسلام هاو لەسەر نەسی ئاەتی قورئانی إن عدة الشهور عند الله 12 شهرا من يوم خلق السماوات خی گەورە یەکسەر دیاری کرد کە 12 مانگە و ئەم 12 مانگە لە ڕۆژی یەکەم دروست بوونەوە دیاری کراوە بەڵام سەرەتای ئەم هیجرەتە چۆن دیارەکەیت ئەمن کاکتۆر حسێن فەرمووی کە لە باسەکانی خۆیدا کە
ئێمە چۆن سەرەتا مانگی محەڕەم نەبووە یەکی محەڕەم نەبووە کۆچەکە یعنی ئەم کۆچەکە ئێستێمە زۆرجار بڵێن باسێکین دەڵێن یەکی محەڕەم سەرەتای ساڵەکەی ئەوە نەبووە بەڵام ئەی بۆ کرایە یەکی محەڕەم چونکە یەکی محەڕەم مانگی یەکە بەپی تەقویمە کۆچیەکە واتە مانگ یەک لە یەکێکەوە دەست پێەکە خراە ئەگەر نا ئەوە تا کاکتۆرە حسێن فەرمووی کە ئەکەوێتە مانگی سەفەرەوانێ هەندێک بۆچوونکەش باەخی شارستانی تیکەی لەوایە کە تۆ ڕۆژمێرێکت هەیە پشت ئەبەستێ بە مانگ پشت نابەستێ بە خۆر پشتبەستن بە خۆر کێشەیتیایە ڕۆژمێری ئەوەی کێمە پێڵێن ڕۆژمێری زاینی یا ڕۆژمێری من پێڵم ڕۆمانی کێشەکە لەکوایە کێشەکە لەوایە کە تۆ مانگ ڕێک 354 ڕۆژە کاتێکە بە دەوری یاخوێتەوە تۆ مانگانە دیاری ئەەکەی ڕۆژەکانت واتوانی لەسەری بڕۆی و عیبادەتەکان و شتەکانی ئیسلام بۆ دیاریکراوەتە بە دەرکەوتنەوەی مانگە یان 29 یان 30 بەڵام لە ڕۆژمێری خۆریا 365 ڕۆژ و 6 کات ژمێرەکات خولانەوەیەوە بۆیە بە 4 ساڵ جارێک هاتوون لە ڕۆژمێری خۆری یاخو لە ڕۆژمێری ئەوەی کە پێوت ڕۆژمێر ڕۆمانی هاتوون ڕۆژێکیان ناوتە مانگی شوبات و پێنستەنەی کە بیسە 6 ساعتی 4 ساڵێک واتە هیچ کاتێک لە سوڕانەوەی بڵین زەوی بە دەوری خۆردا ناکاتە سوورانێ ئەمە یەکەم دیاریکردنی ڕۆژمێرەکە کە بەوەی خولانەوەی مانگ بێ بە دەوری زەویدا ئەمە دیوێکی شارستانی زۆر گرنگی هەیە کە تۆ هاتوویت بە دەقیقی ساڵەکە دیاری ئەەکەی کە ساڵێکی ئەوەیە خاڵی دووەمیان ڕۆژمێر دیاریکردنی ڕۆژمێر واتە دیاریکردنی کاتە لە ژیانی مسلماندا چونکە تۆ کاتەکانی تۆ پێویستە ژیانی مسلمان بە عیبادەتیەوە باڵچ و کەوتیەوە بە هەموو شتێکەوە پێیوەستە بە کاتەوە ئەبێت تۆ کات ڕۆژت بۆ دیاریکراوێ بۆیە گرنگترین ئەتەکێتێ لە شارستانێتا کە بنیاد بنرێ بریتێ لە دیاریکردنی کات کە ئەمەش لە ڕۆژمێری کۆچیەوە سەری هەڵتاوە خاڵی کۆتاییش دیاریکردنی ڕۆژی کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەوەی کە پێوترێت سەنەی هیجری بۆ چونکە سەنەی هیجری وەکو هەموو دکتۆر یاسین و کاکتۆر حسێن فەرمیان گرنگترین خاڵی وەرچەرخانە لە مێژووی مرۆڤایەتیە کە توانیوێتی شارستانیت بە تەواوی بگۆڕێ. بەڵێ سپاس دکتۆر زریان دکتۆر یاسین ماوەی بەرنامەکە تەواوی دووە قسەی بەڕێزت لەسەر پند و ئامۆژگاریەکانی پەیامی هیجرەت بۆ گەنجان لە ئێستادا چیەگە بە کورتی ئاماژەی بکرد و کۆتایی بەرنامەکەم دێنم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم طبعا کارەکانی بە گەنج ئەنجام ئەدا کە خۆی ئەتوانم بڵێم لە تەمەنی 53 ساڵیا بووە زۆرینەی هاوڵانی کە کۆچیان کردووە تەمەنیان لە خوارتەمەنی خۆیانەوە بووە و کە چوشە مەدینە لەوێ بایەخی داوە بە گەنجەکان و پەروەردەی کردوون و حرمەت و ڕێزی زۆری لەناون پاشان کۆکردن و تۆوانەکانی پێوتون هەتا ئەو ئەندازەی کە لە جەنگی بەد و خۆ ئامادەکردن بۆ جەنگی بەدرا ئاوا چاوی ئەگەڕا لە نێو ئەو 300 و ئەوەندە کەسەیە کە کامیان کەم تەمەنن منداڵن بۆیان بیان گێڕێتەوە هەندێک هەبوو کە خۆیانە شاردەوە بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نیان گێڕێتەوە ئەمە هەمووی بووە هۆکارێ بۆ ئەوەی کە خەڵک لەسەر بنەمایەکی مەبدەئی پەروەردە بکە ئاخر خاڵکە من ئەمەی مامۆستا ئارام بیلێم ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە لەگەڵ مەحرومەکانە بوو خۆی پەروەردگار خۆی ئەفەرمێ واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهك بس بأصحاب الصفية كهجار الندار بون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواردنی ئەدانی و هەروە خزمەتیەکردن بەم هۆیەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە خۆی کۆڵێکی پێبوو هاوڵێک ئەها بۆی هەڵگرێ ئەیونە صاحب الحمل ئەولا بحمله ئەبێ خۆی هەر کەسە خۆی کۆڵەکەی خۆی هەڵبگرێ کە ئەچوون بۆ دەشتێک ئەوش داری کۆکردەوە لە کاتی بیناکردنی مزگەوت ئەگەر هاوڵێک دوو خشتی هەڵبگرتایە یا دوو بەردێکی هەڵبگرتایە ئەو دوو بەردی هەڵەگرت هاوشێوەی هاوڵانی خۆی ژیا بۆیە ئەخلاق و ڕۆشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەخش بووە کاریگەری هەبوو کە هەمیشە گەورە بێ بە گەورەی بێنێتەوە ئەمەش پەیامێکی گرنگی تەیە بۆ گەنجان لەمڕۆ بێگومان. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر یاسین حەسەن توێژەر لە شریعەتی ئیسلامی سپاس بۆ دکتۆر زریان حاجی توێژەر لە شارستانێتی ئیسلامی سپاس بۆ دکتۆر حسێن محەممەد ساڵح توێژەر لە مێژووی ئیسلامی سپاسانەکەم لەم بەرنمەیەدا ئامادەون. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی سێمی ئەم بەرنمەیەم تایبەت بە ڕووداوێکی گەورەی مێژووی لە ژیان و ژیاری ئیسلامی داویش ڕووداوی هیجرەتە تاوەکو بەرنمەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە سپاس.